لەم هاوڕێت بپرسم ژیانی قوتابیان چۆنە لە دوای بڕینی دەرماڵە ئایا ئەم بڕینی ئەم پارەکەمە بۆ حکوومەت و بۆ قوتابی کە پارەیەکی پێم وایە زۆرە کاریگەری بەسەر ژیانی قوتابیەوە هەبووە؟ دیارە کاریگەری تاوی سەر ژیانی قوتابیەوە بە قوتابی لە ئاستێکی زۆر خراپ گوزەر دەکات چەندە ئەوڕۆ پارەی پێشتر کە دەدرا بە قوتابی زۆر کەم بوو بەڵام دەیتوانی مەسەلەن تۆزێک لە پێویستەکانی قوتابی کە بەرز بکاتەوە یان بتوانێت تۆزێک بژێوی ژیانی خۆی بێ باش بکە هەر چ نەبێت دەیتوانی پارەی هەتچووەکەی پێ بدە یان تۆزێک لە پارەی مەرزەمە و شتەکانی پێ دابین بکاتن بەڵام بۆ پێ زانیارێنی کە هەتا هەر خوێندکارێک تەنها بۆ هاتوو چووەگە لە نێو شار بێ مانگانە چەندیە چێگەر بێ نمونە تەکسیەک بگرێ تەکسیێک هاتووشێ پێ بکات نزیک چەندی دەبێت بداتێ ماگانە 50,000 دەبێتن بەس هاتوچۆی ناو شار ئەگەر تاکسی بگرێتن کۆمەڵە قوتابی پێکەوە تاکسیە بگرن ینی ئەو بڕەپارە لە ماوەی ڕابردوو کە بڕا ینی کارگەری زۆر خراپی لەسەر قوتابیان نەبوو ینی کە پێشتریش قوتابی دایمەن داوامان ئەومان دەکرد کە ئەو بڕەپارەی زیاد بکرێت چووکە پڕەکەی زۆر کەم بوو ینی ئێستا وای لێ هاتووە خەڵک ینی لە سەردەمی حکوومەتی پێشووی عێراق دەرماڵی قوتابی هاوتای موچەی مۆزەفێک بوو یعنی ئەو وچەی کە مۆزەفێک وەری دەکرد داوای حکومی هاوتای موچەیە بوو کە درا بە قوتابی بەڵام سەبرە ئەو دەرماڵی بە قوتابیان کەم کراوە تا گەیشت ئەو بڕەکەمەی کە ئێستا کە لە ماوەی ڕابردووە درا بە قوتابیان کە ئێستاش بڕاوە ینی بە پێویستە زانین ینی کە ئێستا پاشکەوتی موچە هەڵوەشاوەتەوە پێویست دەکاتن دەرماڵە برێتەوە بە قوتابیان بۆی قوتابیان تۆزێک لە معانەتەکانیان ساڕەش بێکەم بێتەوە هەچەندە قوتابی لە وڵاتی ئێمە ئەوەندە هیوا بڕاوە کە دوای دەرچوونیش نە هەلیکاری هەیە نە شانسی ئەوەیە کە دابمەزرێتن لە کاتێکدا لە کاتی خوێندەکەیدا ئەو هەموو ئازار و نەهامەتێ دەچێژێتن.